یارمەتیدانی کەسی پەکەوت و کەسی نوقسان با کەسی نزیکی خۆشت بێ زۆر گرنگە، زۆر گرنگە و دوعای کەسی نەخۆش کەسی پەکەوت و زۆر گرنگە. داپیرەیەکمان هەبوو دایکی باپیرم بوو خوا عافیکە تا زمانی من مابوو کاتێ مابوو چاوی لە دەستدا بوو گوێی لە دەستدا بوو هەتا قاچیشی لە دەستدا بوو زۆر پێویستی بە هاوکاری بوو. ئەو کاتە دایکی خێزانم کە مامۆژنمەکە زۆر خزمەتی ئەکرد زۆر بە تایبەت خزمەتی ئەکرد بە تایبەت خزمەتی ئەکرد ئەو لە هەموو کەسێ زیاتر هەر کاتێ خزمەتی بکردە ئەم قسەی ئەم دوعایە بیرماندێ ئەو دوعای دووبارە کردەوە ئەیوت یا ڕەبی دەست بگریتە قفڵی کەعبەوە یا ڕەبی دەست بگریتە قفڵی کەعبەوە. طبعا ئەو کاتێک کە ئەو دوعای بۆ کرد کەعبە هەر کەس ناچوو بۆ کەعبە شەڕی ئێران و عێراق بوو وەزع زۆر ناخۆش بوو حەج و عومرە زۆر زەحمەت بوو ماشاء الله زمانە گۆڕا ئێستا مامۆژنم تا ئەم دەقەیە ماوە خوای تەعالا تەمەنی درێژکە و لاشەی ساغ بکە دوعاکەی نەک قبول بووە ماشاء الله چەند جارێک زیاد لە ئەوەی من ئاگام لێتی 12-13 جار بەخوا ئەگەر زۆر وا بزانم هەڵە نەبم نزیکەی 15 جار چووە بۆ عومرە 15 جار هەموو ڕەمەزانی ئەو تایبەت ئەچێ بۆ عومرە و خوای تەعالایش بۆی ئاسان کردو و ماشاء الله جا خۆیشی ئەڵێ و خەڵک کەس و کارەکەشمان ئەڵێن ئەوە دوعای دادا سەوسەنە ئەوە دوعاکەی دادا سەوسەنە خوای تەعالا یعنی گیری کردووە دوعاکەی وەرگرتووە. جا بەڕاستی یارمەتیدانی هەژاران یارمەتیدانی کەمدەستان یارمەتیدانی پەککەوتووەکان زۆر گرنگە بە کەمی مەزانن تۆ ئیسە باوکتە باپیرتە دایکتە کەسێکتە مێرتە هاوسەرتە خێزانتە پەکی کەوتۆ یا مناڵێکە لە ماڵە خزمەتیەکەی بە کەمی مەزانە دوعای ئەو کەسە لەوانەیە لە ژیان تا سەرکەوتوت بکە و زۆربەی ئاواتەکانت بێنێتە دی.